گۆڕیانێژام کاتتان باش. یوجین de Blaas هونەرمەندێکی نەمساویە لە 1943 تاکو 1930 ژیاوە. تابلۆیەکی چێشراوی هەیە بە ناوی دەڵەبلێتە یان نامەی عیشق. لەم بەشەدا ئەو تابلۆیە هەڵدەسەنجێنم. من ڕێبارفەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە سوپاسیەوە دەکەم کە سەبسکرایبێم کەناڵە بکەن. ئێستا تابلۆکە دەناسێنم. بابەتی تابلۆکە خانمێکی کەم دەرامەتە، ئەمە بەو جێیەدا دیارەکەلەی دانیشتووە و بەشی بوونەوەی داوێنی کراسیدا لەسەر چەمێک یان ڕووبارێک دانیشتووە. ڕەنگە کاتی پشووی بێ لەسەر کار. کاغەزێکی گچکەی بەدەستەوەیە، دوو پەڕەی دیکەش لە دەستی چەپێوە دانراوە. دوو گوڵیش، یەکێک پەمەیی یەکێک سوور لە کۆشیدایە. بە سەردێڕی تابلۆکەدا پێدەچێ نامەی دڵداری بێ و گوڵەکانیش لە خۆشەویستیەوە پێگەیشت بێ. هەرچەندە ئەمە تابلۆی کێشراوە، ئەوەی لێرەدا دەیڵێم بۆ فۆتۆگرافیش دروستە. ئێستا لە پێکاتەی تابلۆکە دەڕوانم. بە دوو پایە و لێواری پێپلیکانەی سەرەوە چێوەیەکی بۆ بەشتی سەرەوەی بابەت کێشاوە. ئیدی بینەر ناتوانێ یەکە و ڕاست بابەت نەبینێ. دیارە بەشی سەرەوەی بابەت گەلێک گرنگە لەم تابلۆیەدا، چونکە بابەت لێرەدا خانمێکە، مرۆڤە. ڕەنگە بینەر حەزی بکرد بە دوو پای هاوشێوە لەم لاو لەولای بابەتەوە ببینێت، وەکو لە زۆر تابلۆی دیکەدا دەیبینین. دیارە دەبڵاس ئەم نەریتەی شکاندووە، بە مەرج جوانیشی بە وێنەکە داوە. بابەت یا خانمەکە کەم تا زۆر لە ناوەڕاستی چێوەی تابلۆکەدایە. گەر هێڵێک لە ناوەڕاستی تابلۆکەدا پێشین لەسەرەوە بۆ خوارەوە، وەک دەبینین بە نێوچوانی خانمدا تێدەپەڕێ و وەک دەڵێن لە بنی پێوە دەردەچێت. دیارە لەم وێنەیەدا تەنیا یەک بابەتەیە، ئەویش وێنەی خانمێکە. هەموو باکراوند لە خزمەتی ئەم بابەتەدا خراوەتە کار. دەتوانین بە جۆرێکی دیکەش گوزارشت لەوە بکەین کە گوتم. گەر سێگۆشەیەک پێشین لای خوارەوەی چێوەکە بنکەی پێک بهێنێ، بابەت دەکەوێتە نێوەندەوە. با ئێستا لە هەندێک لایانی دیکەی پێکاتەی تابلۆکە بڕوانین. چاوی چەپ و ڕاستی بابەت بە هەمان ئەندازە لە چێوەی تابلۆوە دوورن. ئەمە بۆ ئانیشکیشی ڕاستە. ڕێسای سێشم کێشاوە. تابلۆ یان وێنە بەپێی ئەم ڕێسایە دەکرێت بە 9 بەشی یەکسانەوە. لێرەدا وەک دیارە زۆربەی بابەت لە نێوە ڕاستدایە. دەگەڕێمەوە بۆ ڕێسای سێ. گەر ڕێسای سێ بەکار بهێنین بۆ تێگەیشتنی زیاتر لە پێکاتەی تابلۆکە، دەبینین ڕوخسار و شانوملی بابەت دەکەوێتە بەشی ناوەڕاستی سەرەوە. هەرچی نامەی عیشق و گوڵەکانە دەکەونە ناوەڕاستەوە. بەمەش هونەرمەند پیشانی داوە بایەخی بەچی داوە لەم تابلۆیەدا. هونەرمەند تەنیا بە پێکهاتە تابلۆیەکی کاریگەری نەکێشاوە، بەڵکو ڕەنگیشی بەکارهێناوە بۆی تابلۆکەی یەکگرتوو بێت. خۆگەر لەو ڕەنگە سوورباوە بڕوانین، دەبینین لە زۆر لایانی تابلۆکەدا ڕەنگی داوەتەوە، وەک بڵێیت هەوڵی داوە ئەو ڕەنگە سوورباوە بەکاربهێنێ بۆ ئەوەی تابلۆکەی یەک بخات. ئێستا لە چەمەکەوە دەست پێکەم، هەرچەندە لێرەدا ڕەنگی سووری تێدا نییە، ڕووبار سوور نییە، ئاو سوور نییە، بەڵام هونەرمەند توانیوێتی ڕیفلێکشنی گۆرەوی خانم لە چەمەکەدا بەکار بهێنێت بۆی ئەو ڕەنگە بخاتە ناو ڕووبارەکەشەوە یا چەمەکەوە. ئەمجا ئەگە بەرەو سەرەوە بچم، گۆرەوی خانم، گوڵەکە، ئەو ڤێستەی کە لە خوارسنگیەوە بەستوێتی، نەخشی ملپێچەکەی، لێوی، دیواری خشتی پشتەوە، ئەمە هەر هەمووی بەیەکەوە تابلۆکەی یەکخستووە. بەمەش توانیوێتی یەکەیەکی تۆکمە پێک بهێنێ کە چاوی بینەر تا ڕادەیەکی زۆر ئارام بگرێت و لەسەر تابلۆ بمێنێتەوە.
من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبەفەتان.